لەو کاتێک کە سەرۆک وەزیرانی عێراق پەرلەمانی عێراق بە کەم تەرخەم لە قەڵەمدا بەهۆی ئەوەی کە بودجەی 2018 تاکو ئێستا پەسەند نەکردووە، چەندین فراکسیۆنە سیاسیەکان بایکۆتی خۆیان ڕاگەاند و خوێندنەوەی بودجەیان دیسان دواخستەوە. داوا لە پەرلەمان دەکەم کە لەم کێشەیە خۆیان بە دوور بگرن. بودجە بۆ گشت هاوڵاتیانە، بە ئاگادار بن. ئەگەر نیازیان پشتگوێخستنی مافی هاوڵاتیانە، ئەوە تەنها هاوڵاتیان زەرمەنە بن. بە دواخستنی بودجە هیچ سوودێکی نییە، تەنها دواخستنێکی کاتی نەبێ. فراکسیۆنە کوردستانیەکان ناڕەزای خۆیان دەربارەی خاڵەکانی بودجەی 2018 دەربڕی و ڕایانگاند کە حکوومەتی عێراق پێشێرکاری بە مافەکانی هەرێمی کوردستان دەکات. بادی بودجە هەنارتی بەس چ بودجە هەنارتی بودجەکە یا پر مخالفات دستوریە نەقانونیە نەئینساف تێدایە gelek استهدافت سیاسیە تێدا هەین ئەلغامت تێدا هەین دیتنامە یا طائفیە ji ber hindê pêtiviye ev bûdce bizivîtin bo hikûmetê ebadî vêtin goya xwe bidete wan daxwazê endam perlemana. بەرەی سونەکان لە پەرلەمانی عێراق ڕادەگەێنن کە بودجەی 2018 لە بەرژەوەندی ناوچە سونەکاندا نییە، بۆیە بایکۆتی خۆیان ڕاگەاندووە. ئەم بودجەیە بودجەیەکی ناڕەوایە و سونە و کورد و هەندێک لایەنی شیعەکان ناڕازی خۆیان دەربڕیوە. ئەم بودجەیە بەرخوازی گشت لایەنێک نییە. من وەک خۆم 21 خاڵم لەسەر بودجە وەک پێشنیازێک بۆ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تۆمەر کردووە. بە بڕوای من بودجەیەکی ئەوها بەوە ناچێت پەسەند بکرێت. لەو کاتێک کە حکوومەتی عێراق داوا دەکات کە بودجەی 2018 لەلایەن پەرلەمانەوە پەسەند بکرێت، فراکسیۆنە سیاسیەکان ڕادەگەین کە سەرەڕای بەرزبوونەوەی نەوت بودجەی ئەم ساڵە پێشێرکاری بەگشت مافەکانی گەڵی عێراق کراوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.